ئێمە وەک فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کوردستان بەڕاشکاوی ڕاماگەاند ئێمە لەگەڵ ئەوەی هەڵبژاردن لە وادەی خۆی ئەنجام بدرێ لەبەرەوەی خۆمان چەندین ئەزمموی خراپمان هەیە لە دواخستنی هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان بەڵام سێلانی کوردی لە هەرێمی کوردستان کە لە ئەنجومەی نوێنەران بوون پارتی دموکرات کوردستان و شێتی نیشتیمانی و یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەوان لەگەڵ ئەوە بوون کە هەڵبژاردنەکان دوا بخرێت و ئەوان لەگەڵ هێزە سونیەکان قاعی پەرلەمانیان بەجێهێشت بەڵام ئێمە ماینەوە چونکە لەگەڵ ئەوە بین کە لە کاتی خۆی ئەنجام بدرێ و ئەوڕۆ خۆشبەختانە ئەنجومەی نوێنەران بڕیاریدا کە لە کاتی خۆی ئەنجام بدرێ ئەمەش سەرکەوتنێکە بۆ سەقامگیری سیاسی چونکە لە هەر وڵاتێک هەڵبژاردنەکان لە کاتی خۆیان ئەنجام بدرێن سیستەمی سیاسی ڕۆژ لە دوای ڕۆژ گەشە دەکا و دیموکراسی بەرەو پێش دەچێت بەڵام لە هەر وڵاتێک وادەی هەڵبژاردنەکان ئەگەر بە پیرۆز سیر نەکرێ و دەستکاری بکرێ ئەمە ئەم شوێنە سیستەمە سیاسیەکەی شکستکەوتووە و ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو پاش دەچێت خەڵکەکەی خۆیان لێیان تووڕەیە دەزان لەم بارودۆخە بچن ناو هەڵبژاردن ئەو کەسەکان زەرە دەکەن حیزبەکان زەرە دەکەن بەڵام ڕەنگە خەڵکی تر بێتە پێشەوە بۆیە بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان و حیزبەکانی خۆیان هەوڵیان دەکا هەڵبژاردن لەم ناوچانە دوا بخرێن نەک لەوە بەرژەوەندی خەڵکەکە و دەنگدەرەکان ڕەبەرەوەی دەنگدەرەکان ڕەنگە خەڵکی تریان هەڵبژارد بایە نەک بە خۆیان ویستیان دەرفەتە شکیان پێ بدرێت لەو ماوەیە هەندێک ڕووی خۆیان سپیکەنەوە لە بەردەم دەنگدەرەکانی